هەوادار و لایەنگرانی کۆمەڵی ئیسلامی کوردستان لە کۆیە بەردەوامن لە کارکردن بۆ سەرخستنی لیستی 104 کۆمەڵی ئیسلامی. شەوان پۆستەر و شریتەکانی کۆمەڵی ئیسلامی بە شەقام و ڕێگەکاندا هەڵدەواسن، بە ڕۆژیش دەچنە نێو خەڵکی و کارنامەی کۆمەڵی ئیسلامیان پێ ئاشنا دەکەن. بەدەمەوە هاتنێکی زۆر هەیە لەلایەن خەڵکەوە و چەندری خەڵکو و ئەندامانی خۆشمان زۆر بە بوێرانە بە بێماندووبوون بەبێ ئەوەی کەەوە هەز بە ماندووبوون کەن شەو ڕۆژان خستۆ سەرێک بۆەوەی کەەوە بتوانن لیستی کۆمەڵی ئیسلامی سەرخن و بەڕاستی ئێمە لێرە دەبێت سوپاسی خەڵکی شاری کۆی بکەم، چونکە بەڕاستی پێشوازیێکی زۆر لە لیستی 104 دەکەن. ئەوەش بەهۆی هەڵوێستی مامۆستا برێمامۆستا عەلی باپیر و سەرکردایەتی کۆمەڵ بەرامبەر ئەو کێشە و گرفتانەی کە لە هەرێمی کوردستاندا هەبووە تا ئێستا. بەوتەی کاندیدانی کۆمەڵ لە سنووری کۆیە و تەقتەق هەوادار و لایەنگرانی کۆمەڵی ئیسلامی زیادی کردووە. ئەوەش بۆ هەڵوێستەکانی ئەو حیزبە لە ڕابردوو لە ئێستادا دەگەڕێتەوە کە بۆ پلە و پۆست و پارە هیچ کاتێک پشتیان لە خەڵکی نەکردووە. قەناعەتمان وایە تۆوێکی زۆر باشمان چاندووە، ئێستا چاوەڕێ دەکەین بەرهەمی باش بچنینەوە. بۆیە داوا لە دەنگدەرانی کۆمەڵی ئیسلامی کوردستان و سەرجەم دەنگدەران لە هەرێمی کوردستانەکەین کە متمانەی خۆیان ببەخشن بە لیستی هەڵوێست و مەردایەتی بۆ ئەوەی بتوانین لەگەڵ ئەوان پێکەوە ببینە هێزێک بۆ دژایەتیکردنی گەندەڵی و چەسپاندنی دادگەری. دیارەکە ڕۆژانەمە بەردەوامی ناو خەڵکی پۆستەرە وێنە و ڤیزە کارتی خۆمانیان پێدەدەین، زۆر بە دڵخۆشانەوە ئیسپاتیان کردو کە شاری حاجی قادرن، کە شاری مەلای گەورن، خەڵکێکی دیندار و بە ئەمەک و سەربەرزن، زۆر بە خەمانەوە زۆر هاوکاریمان بە ڕوویەکی خۆشەوە پێشوازیمان لێ دەکەن و دەڵێن تەنیا ئێنگۆن کەسی سەربەرز و بەتوانە و ڕازگۆ و دەستپاکن لەگەڵ ئەو دروشمانی کە بەرزتان کردو دروشمی لا ئیلاهە ئیلەڵڵاه. هاوشانی پیاوان خوشکانیش ڕۆڵێکی بەرچاو دەبینن لە بانگەشەکردن بۆ لیستی 104 کۆمەڵی ئیسلامی، لاڵواسینی پۆستەر و گەڕان بەناو خەڵکدا و بەسەرکردنەوەی ماڵان. خوشکانیش ڕۆڵی گرنگیان بینیوە. ئەمە لە سنووری کۆیە شانبەشانی برایان بەلا بانگەشەکردن بۆ لیستی 104 کۆمەڵی ئیسلامی شەوانە و ڕۆژانە دەرەچین نەگەتیمەکانە. ئەو شانەی کە دەیکەین بۆ بانگەشەکردن مەسەی لاپتە هەڵواسین، ڕسم هەڵواسین، مەسەرەی گەڕانی باڵ بە ماڵ کە خۆشبەختانە دەتوانم بڵێم گەڕانی ماڵ بە ماڵ چوو پێی دەرگا بە دەرگا لەم کاتەیە پێشوازیەکی زۆر بەقووەت هەیە ئەوەی کە زۆر دڵمان خۆشەکە. لایەنگرانی کۆمەڵی ئیسلامی لە کۆیە و تەقتەق و ناحیەی ئاشتی و دەوروبەری شەو ڕۆژیان خسۆتە سەریەک تا کارنامەی کۆمەڵی ئیسلامی بۆ پەرلەمانی عێراق بە خەڵکی بناسێنن. تا ئێستاش ئەوەی جێگەی دڵخۆشیە خەڵکی سنوورەکە زۆر بەباشی بەدەم تیمەکانی بانگەشەوە هاتوون و پشتیوانی خۆیان بۆ لیستی هەڵوێست و مەردایەتی کۆمەڵی ئیسلامی دووپات کردوتەوە. ڕەمی عوسمان، کەناڵی ئاسمانی پەیام، کۆیە.